ئەمانە دیمەنی ناڕەزایەتی بەشێک لە شۆفێرانی شاری هەولێرە دوای زیاتر لە 2 کاتژمێر سڕەگرتن بۆ بنزینی 750 دیناری، بەڵام لە بەردەم زەخەی بنزینخانەکە پێیان دەڵێن کۆتایی بە سڕەکە بهێنن و بنزین نەماوە. بەشێک لە شۆفێران بۆ پەیام دەڵێن بە گوێرەی خشتەی دابشکردنی بنزین بێت تا کاتژمێریەکی دوای نیوەڕۆ پێویستە بنزین دابش بکرێت، بەڵام لە کاتژمێر 11ەوە کۆتاییان بە دابشکردنەکە هێنا. کوایلتەکەی باش بکەن، خەڵک سەیارەی هەموو سوتا هەموو تەفنیش بوو، کوایلتەکەی باش بکەن، سعرەکەش هەندێک بین نەخوارە کاکە نەفتی خۆمانە، بنزینی خۆمانە، لە خاچی خۆمانە، بای بام خۆ ناکردن، ئەگە دەکردن قەی ناکە سەرچاوم هی خاچی خۆمانە لۆ ڕۆژێ 450,000 بەرمیل دەڕۆیی لۆ ناتوانن لۆ خەڵکەکەی زۆر بکەن. ها ئەو قات و قڕیە کو دەبی ئەوە تا سەر کو دەبی چەند جارە سعادیەک 1.5 و 2 خەلازە بوو، ئەوڕۆ سعاد 11 خەلاز بووە. بەخۆی قانونیە سعادیەک بنزینخانەکان دادەخرێ، یعنی وتە خشتەی ئەوەی سعاد 11 داخرێ دەنێ بنزین نەما، لۆ بنزینەیە بە 1300 دیناری، هەمان بنزینە بە 750 دیناری لەوانەیە بداتێ بە 1300 دیناری دەداتێ. داواکاری و شوفێران هەموو یەرکوانەیە بنزینخانەکان لە کاتی خۆی دابش کرێ، یعنی خشتەکانی بنەونە کاتژمێر سعات هەفتی بەیانی تاکو یەک، یعنی حەقیقەت دیار بسڕێت 2 کاتژمێر سڕێ بگری سعات 10 و 11 بری بنزین نەما. لە بەرامبەردا بەشێکی تر لە شۆفێران دەڵێن پێویستە جیاکاری بکرێت لە بینی ئۆتۆمبیلی جۆری تاکسی و تایبەت، پێویستیشە ڕێژەی دابشکردنەکە زیاد بکرێ چونکە ئەمان ناتوانن ڕۆژێک سڕە بگرن و ڕۆژێکیش بەدوای بژێوی ژیاندا ڕابکەن. داواکارمان لەوەی هەیە لە حکوومەتی هەیە لە بۆمان هەم بنزینخانەکانمان لە بۆ جودا بکرێتەوە، بنزینخانەی تەکسی بە جودا، بنزینخانەی خصوصی بە جودا، هەروەها ئەو قەرەباریکە و ئیزدیعامە نەمینێتن. ئەوە لە 690 کراوە و 750 ئەوەمان قبول و بەس ناکرێ هەر ئەمە قبولکردن قبولکردن نییە. ژیان بەڕێوە ناچیتن بەسای ئەوەی ئەمە بە خۆمان لەناو نەفت و غاز و ئەوەی دەژین، کەچی هەموو کات کە دەگاتە پێش انتخاباتی ببیتە هەرای ئەوە نەفت و غاز و بنزینی سڕێ بنزینی بگرین، هەموو ژیانمان لە سڕێ بنزینی بەڕێ کرد. گوناحیمەت سێ لەبەر ئەو ڕۆژەی بلێ بنزین تەواو بنزینەوە، مانە ئەمە ئەو ڕۆژێک نییە، دوو نییە، سێ نییە، کاکە یان بیکەنەوە کۆبوون یان ئەوەتە ئەو بنزینەی ڕاستی نامانەوێت، بنزینەکەی با لە بەغدا ڕاست وەقوڵەمان بێ بوانێتەوە یان ئەوەتە بکەنە کۆبوون. ئەو بنزینە بەکەکە منە ئەمە فەرمووی ئێستا لە ئیش بووین لە کار بووین، دەبێت ئێستا بچین بە 1000 نای تێکەین، بە 1000 نای تێکن بنزینەکە زۆر بنزینی تاوانەوە بڕک باشترە. هەوڵەکان بەردەوامە و ئەگەر دیقەت دەنێ ئەو ڕۆ لەگەڵ دوونێ لەگەڵ پێرێت و تەڕادێک جیاوازی هەبووە، بەڵام ئێمەش ئومێدمان وایە لە زووترین کاتدا ئەو بابەتە چارەسەر بی. گرفتی کەمی بنزین و کوالێتیەکەی ماوەیەکی زۆرە بەردەوامی هەیە و هاوڵاتیانی نیگەران کردووە. ماوەش بەرپرسانی هەرێم لە بەردەم مایک و دەستگاکان دەڵێن کێشەی سوتەمەنی کۆتایی پێدێنن. لە نوێترین لە دوانیشیدا پارێزگاری هەولێر وتی بە هاوکاری کۆمپانیاکان هەموو هەوڵێک دەدەن بۆ چارەسەرکردنی کێشەی بنزین لە ڕووی نرخ و کوالێتیەوە، بەڵام تا ئێستا هەوڵەکان بێ ئاکام بوون.